خەونی ئەوەیان هەیە دەوڵەتی عوسمانی دروست بکەنەوە وا دیارە ئێمە وەکو کورد لە بەرامبەر ئەو پرسەیە هیچ هەڵوێستێکی باشمان نەبووە لە بەرامبەریشدا لایەنێک هەیە لە هەرێمی کوردستان هەمیشە دەستی وڵاتی تورکیای گرتووە و پەلکێشی کردووەتە نێوە ئەم هەرێمەدا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوش هیچ وڵاتێک نەیتوانیوە هیچ وڵاتێک کە داگیر بکە ئەگەر دەستێکی نەبوو بێ لە وڵاتی داگیرکراوە ئەو دەستێکی باڵایە دەستێکە لە نێو ئەم کۆمەڵگە ناهۆشیارەدا ئەمڕۆ دەسەڵاتدارە دەستێکە کە فەرمانڕەوایی ئەم هەرێمە شەکا لە ڕاستیدا تورکیا بەوە ڕازی نییە لە ڕێی معتەمدێکیشەوە ئەم هەرێمەی داگیر کرد بێکە من چەندین ساڵە وتومە هەرێمی کوردستان داگیر کراوە لە ڕێی معتەمدەکانی تورکیاوە بەڕێوە بێ وەڵام لە ڕاستیدا تورکیاوێ ڕاستە و خۆمە بخاتەوە ژێر ڕکێفی خۆی هەر یەکە و بە ئەندازەی خۆمان بەرپرسیارەتیمانەکەوێتە ئەستۆ نابێ دەسەڵات وەکو خاک و نیشتیمان بە یەک چاوسێر بکەین دەسەڵات ئەمڕۆ لایەنێکە و سبەی لایەنێکی ترە بێ و دوو سبەی لەواچێ کەوێتە دەستی کۆمەلگا لە ڕاستیدا کۆمەلگە ناهۆشیارانە لەگەڵ ئەم پرسەیە هەڵسوکەوتی کردووە ئەوە کۆمەلگەیە بێ فشار بخاتە سەر لایەنە سیاسیەکان بایکۆتی هەڵبژاردننی کردبێ هەر شتێکی کردبێت لە بەرامبەر بێ هەڵوێستی لایەنەکان خەڵکە بێ فشار بخاتە سەر لایەنەکان بۆی لایەنەکان هەڵوێستێکیانە بێ لە بەرامبەر داگیرکاری وڵاتی تورکیا. خەزەی کوردی بە درێژایی مێژوو تاوەکو ئێستا وەکو ئەم ساتە بەهێز نەبووە گەورە نەبووە چونکە قەزەیەکی نێودەوڵەتیە هاوکات بابەتی داگیرکاری و گەلەکۆمەی نێودەوڵەتی وڵاتان تا ئێستا نەگەشتەوە بەم ڕادەی ئێستا کە بەو شێوازە هەیە ئەمە هەروارە دەکە ڕوو بدات بەڵام ئەوەی کە معقول نییە هاوکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هێزە ناوخۆیەکانی هەرێمە کە ئەکرێ هەندێک بە ڕاستەوخۆ هاوکاریەکەن بەعالەنیە هاوکاریەکەن بەڵام هەندەکەی تر بۆ نمونە ڕەنگە نەک ڕەنگە بە دڵنیاییەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەندێشتی لاوەکیەوە سەرقاڵەکەن تاوەکو بابەتە گرنگەکە بچووک بکرێتەوە هاوکات بەرپرسی باڵای هەرێم لە لێدوانێکە ئاماژەبەوەکە کە ئەم کێشەی کورد و تورکیا نییە کێشەی پەکەکە و تورکایە ئەم بابەتێکی وا گەورە لە ئاسی جوڵانەوەکە هێزێکی سیاسیە بچووک بکرێتەوە ئەمە بۆ خۆی هاوکاریکردنی داگیرکەرانە بە شێوازێکی ناڕاستەوخۆ بۆیە ئەوەی کە زۆر گرنگە لە هەموو قۆناغێک زیاتر یەکگرتنی ماڵی کوردیە بە هەموو ڕنگ و جیاوازەکانەوە هەرکی سەرشانی هەموو تاکێکە بەبێ جیاوازی بڕاتە سەنگەری کوردەوە یعنی هاوشان بێت لەگەڵ هەر هێزێکا کە دژی داگیرکەرانی کورد تێکۆشن و خەبات ئەکەن. ئەگەر ئێمە بچایك بە مێژووە بخشێنینەوە مێژووی داگیرکاریەکانی تورکیا بە تایبەتی لە تورکیای هاوچەرخدا لە دوای 1970 بە بەردەوامی ئەم هێرشانە ئەبینین کە بۆ سەر باشووری کوردستان کراوە تورکیا لە چەندین شوێنە خۆی ئەوەی ڕاگەیاندووە کە بە قوڵی ئامانجی ئەوەیە کە باشووری کوردستان داگیر بکە بەڵام هەر لە دوای نەوەیەکەوە کە حکوومەتە کوردەکان بوونێتە حکوومەتێکی تەواوەتی یان هەر حکوومەتێکی هەرێمی زاتی حتا ئێستا هیچ هەڵوێستێکیان نەبووە تەنیا لە پشتی پەردەوە ئەوە ئاشکراکەن و بۆ خەڵگەوە بەیانەکەن کە ئەم هێرشانە تەنیا بۆ سەر پەکەکەیە و بۆ سەر باشووری کوردستانیە لە کاتێک ئەوەگەوەی بڵێن پەکەکە کورد نییە و بەشێک نییە لە باشووری کوردستانیان نەژادێک نییە لە نەژادە کوردیەکە هەر بۆیە من پێم باشە چیتر لەو بێدەنگیە نمێننەوە هەڵوێستیان هەبێ دژی ئەم داگیرکاریە بوەستنەوە هەرچەنە ئێمە ئەگەر بیرمان بێ سەردەمی عادل عەبدولمەهدی وتی ئێمە هیچمان پێ ناکرێت لە بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری عێراق لەبەرەوەی لایەنە پەیوەندیدار و دەسەڵاتدارەکانی باکووری عێراق
خۆیان بێدەنگیان هەڵبژاردەوە پێیان ڕاگەاندون کە بەرپەرچی هەر هەڵوێستێکی ئەوە دەینەوە کە بتانەوەی هەڵوێز وەربگرن. سەرشانی گەل جەماوەر ئێمە هەمومان ئەوەیە کە بە یەک دەنگ بە یەک هەڵوێست دژی ئەم داگیرکاریانە بوەستینەوە بەردەوام خۆپیشاندان و وجودمان هەبێ لەوەی کە ئێمە ناڕازین بەم دەسەڵاتە و بەم واقعە بەم کللتورە تورکیە کە دروست کراوە